ئەمە دیمەنی هەوڵاتیانی شاری کەرکووکی دەوڵەمەند بەنەوتە کە بۆ وەرگرتنی هەندێک نەوت بە هەڵەداوان ئەڕۆن. ئەم ڤیدیۆیە لە نێو کونی بەرمیلێکی نەوتەوە پیشانی بینەر ئەدرێت. ئێرە کارگەی جگەرەی سلێمانیە و پێشەنگایەکی هونەری هونەرمەندێکی شاری سلێمانیە. من هەڵگورد ئەحمەد بارامم ناوە. لەم پرۆژەیە لەسەر پرسی شوناس و دۆزەکانی نەوت وەستاوم. ئەم پرسانەی کە باسم کرد لە چوارچێوەی دەکاری هونەریە ئاڕاستە کراون. ئەگەر پرسی شوناس بە نمونە وەرگرم، یەکێک لە کارەکان ئەم پاسپۆرتەی پشتمەوەیە کە جێی سەرنجم بوو. لە ڕێگەی پیشاندانی ئەم پاسپۆرتەوە هەڵگورد ڕەخنە لەو هەڵە زمانەوانیانە ئەگرێت کە لەسەر دەقی پاسپۆرتە عێراقیەکاندا هەیە. وێنەی پێچەوانی هەڵگوردی شتەیدا مانایەکە بۆ ئەوەی سیمای ئەو هیچ شتێک لەباری شوناسی ئەوە وەکو کورد ناڵێت، بەڵکو ئەو دەقە کوردیەیە کە هەڵەی زمانەوانی تێدایە. ڕۆژێک دایکی هەڵگورد ئەوە باس ئەکات کە ئەو 3 ساڵە نەوتی وەرنەگرتووە لە وڵاتێکی دەوڵەمەند بە نەوت و بەرمیلەکەی بە بەتاڵی ماوەتەوە. هەڵگورد و دایکی هەڵدەستن بەکردنەوەی بەرمیلەکە و ڕەنگکردنی بە ئاڵای عێراق و گۆڕینی بۆ شاکارێکی هونەری. ئەوەی من تێبینەکەم ئەوەیە کام تێکستە تریکێکی سیاسی لێرەیە، نەک ئەوەی کە گزارش لەوە بکاکە ئەم وڵاتە یاخود عالەمی ئەم وڵاتە هی کۆمەلگایەکە کە چۆن بڵێ 100% کۆمەلگایەکی ئیسلامیە. گزارشکردنی هەڵگورد لە دەوڵەتی عێراق وەک وڵاتێکی دەوڵەمەند بەنەوت بەوەوە نەوەستاوە و هەستاوە بە هەڵکۆڵین و پڕکردەوەی پانتاییەک بەنەوت لەسەر شێوەی نەخشەی عێراق و لەو ناوچانەوەی کە خاکەکەی دەوڵەمەندە بەنەوت نەوتی لێ هەڵ ئەقوڵێت بە بەردەوامی. ئەگەر زیندانیەک سزای لە سێدارەدانی بۆ دەرچوو بێت، بۆ چێژوەرگرتن و چۆناڵێ کەش و هەوایەکی پێکەنین ئامێز بۆ جۆرە سزای زیندانەکان داوە کە بەرمیلێکیان بۆ پڕ کردووە لە ئاو گوتیانە بە کەوچکەچا دەبێت لە ماوەی 24 ساعتە بەتاڵی کەیتە ناو بەرمیلی دوو هەم کە بەتاڵ بووە. ئەگەر نەیتانی بە ئەوە سزاکەی بەسەرات بیخە بوو وەگەر بیشی توانی بە ڕۆژی داهاتووتر هەمان پرۆسیان پێ دووبارە ئەکردەوە. بە ئەنجامدانی ئەم کارە و پیشاندانی لە فۆرمێکی هونەریدا هەڵگورد ئەوێت ئەو پرسیارە دروست بکات کە ژیانی دووبارە و ڕۆتینی هەر تاکێکی کۆمەلگا ئەکرێت تا چەندێک پوچ و بێمانابێت. ئەو ئەوێت بڵێت کە ڕاکردنی تاکێکی هەژاری کۆمەلگا بە دواییناندا جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ ئەم سزایەدا نییە. پرۆژەی کاتالیست لەلایەن هونەرمەندەوە خۆی لە دەکاری هونەریدا ئەبینێتەوە و لە ئێستادا لە کارگەی جگەرەی سلێمانیدا پێشەنگاکە بەردەوامی هەیە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.